بەبێ و خشتەیە هەرگیز لە ژانی زمانی ئینگلیسی ڕزگاریت نابێ با پێدا بچینەوە بە یەک خولەک بۆ وانەی کە تازە هاتوون سیرکە 1 2 3 و 4 ریزمان هەیە 2 4 هەردووکیان خەریکیان تێدایە بەڵام 4 هەمان دوویە کە هەفێکیان پێوە ناوە کە دەبێتە ماوە ئەم بۆ چ ماوەیەک خەریک بووی سێری دوویەکە کە دەڵێ خەریکی کارکردن بووم دەبێتە I was working خەریک دەبێتە ING خەریکی کارکردنم دەبێتە I am working خەریکی کارکردن دەبێتە I will be working شوار کاتژمێر بوو خەریکی کارکردن بووم کاتێک ئەو هات I had been working for 4 hours when he came شوار کاتژمێرە خەریکی کارکردنم I have been working for 4 hours دەخولەکی تر دەبێتە 4 کاتژمێر کە خەریکی کارکردنم in 10 minutes I'll have been working for 4 hours okay یەک و سێیەکانیش ساڵن سێ هەمان یەکە کە هەڤێکیان پێوە ناوە هیچی دی یەکەکەی سەیە کە دەڵێ کارم کرد دەبێت I worked کار دەکەم بەردەوام هەمیشە I work سبەی کار دەکەم I will work okay tomorrow دوایە سەیەکانە هات سەیەکە کارم کرده بوو ئەو بوویە دەبێتە had I had worked کارم کردووە ئەو دوویە دەبێتە have I have worked تاو کات کارم کردووە I will have worked okay ئێستا نانم خوارد لەگەڵ تا تۆ دەی نانم خواردووە بزانم ئەو دوانە ڕزان دەکاتە شێها شۆن و دەبێت چی بە ئینگلیزی